هەڵکشانی ژمارەی توشبووان بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان جارێکی دیکە ئەو مەترسیە دەردەخات ئەگەری توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسەکە زۆر لە پێشووتر و بەتایبەت لە سەردەمی کەرەنتینە زۆر زیاترە. لەگەڵ ئەوەی تا ئێستا هیچ بڕیارێکی نوێ بۆ قەدەغەکردنی هاتوچۆ و سەر لە نوێ کەرەنتینەکردنەوەی هاوڵاتیان لە ئارادا نیە، بەڵام زیادبوونی ژمارەی توشبووان ئەو مەترسیە دەردەخات پێویستە هاوڵاتیان زۆر لە ڕابردوو پابەندی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان بن. هاوڵاتیانی بەڕێز ئێمە ئەزانین کە بژێوی و موچە و بودجەی ئەم کوردستانە باش نییە، ئەزانین کە ناتەباییەک لە بینی هاوڵاتی و حکوومەتە هەیە لەم کاتەیە بەهۆی ئەوەی کە هەم بێسیقەیەکیش دروست بووە کە هاوڵاتیان موچەیان لە کاتی خۆیان پێناگات و ئەوان کاسب و دوکاندار و ئەوانش لەوە ئەترسن کە جارێکتر کەرەنتینە بکرێتەوە و مەترسی بژێوی ژیانیان هەبێ. ئێمە لەبەرەوە پێیان ئەڵێن هاوڵاتیانی بەڕێز ئێمە لەگەڵ کەرەنتینەی درێژخایانە نین، لەگەڵ ئەوانین کە کەرەنتینە بکرێتەوە جارێکتر قوتی ئێوە بخرێتە مەترسیەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە داواتان لێکین خۆتان پارێزن. هەرچەندە بار و گوزەرانی خەڵکی لە دۆخێکی ئێجگار خراپی ئابووریدایە، بەڵام وەک بەڕێوەبەری گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە دەڵێت سەلامەتی تەندروستی خۆت و ماڵ و منداڵەکەت لە سەروی هەموو شتێکەوەیە، چونکە ئەو کەسانەی ئێستا تووشی نەخۆشیەکە دەبن زۆر زیاترە و هۆشداریش دەدات لە ڕوودانی کارەسات گەر هاوڵاتیان ئەوەندە بێمتمانە بن لە بەرامبەر مەترسی بڵاوبوونەوە و توشبوون بە ڤایرۆسەکە. ئێمە وەکو دەستگا تەندروستیەکان کارمان ئەوە نییە بین مەسەن ئەو دواکەوتنەی موچە بۆ زاری دارایی داپۆشین. ئێمە کەرتی تەندروستین، ئێمە ئەوەی کە گرنگە بەلامانەوە تەندروستی هاوڵاتیانە، ئێمەش کارمەندەکانمان موچیان وەرنەگرتووە، ئێمەش دکتۆرمان موچەی وەرنەگرتووە، ئێمەش حەزەکەن کەیس کەم بێ بۆی قورسای ئەوان لەسەر ئەوان نەبێ. لەبەرەوە من تەنها مەبەستی من لە دڵسۆزیەوەیە، تەنها مەبەستی من ئەوەیە کە ئەم شارە خەڵکی ئەم شارە ئەم دەڤەرە بپارێزین لەو نەخۆشیی کە ئێستا هەیە. دوای ڕەوینەوەی مەترسیەکانی ڤایرۆسەکە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستانیش نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەری توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا چۆڵ کران، بەڵام جارێکی دیکە نەخۆشخانەکان پڕ بوونەوە و نەخۆشخانەی ئاسا لە شاری سلێمانی لە ئێستادا یەکێکە لەو نەخۆشخانانەی کە ئێستا 32 نەخۆشی تێدایە و چارەسەر وەردەگرن. هەرچەندە باری تەندروستی بەشی هەرە زۆریان جێگیرە، بەڵام وەک بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئاماژەی پێدەدات هەندێکیشیان باری تەندروستیان بەرەو خراپی و ناجێگیری دەڕوات. حاڵی حاضر ئێستا 32 نەخۆشمان هەیە لە نەخۆشخانەی ئاسا کە ئیسپاتمان کردو کە نەخۆشی کۆرۆنایان هەیە، تێستیان بۆ کراوە و لای خۆمان هێشتومانەتەوانێ. باری تەندروستیان لەخوا بەزیابێ زۆربیان جێگیرە، هەنێکیان بەعز ئاڕازێکیان هەیە و هەشمانە وەزعی بەرەو خراپبوون ئەڕوات و هەشمانە بەس بە شێوەیەکی ئاسان گرتێتی و هەشمانە هەڵگرە تا ئێستا و جامان کردوەوە لە کۆمەلگە و داخۆمان کردووە. لە ئێستادا هەرێمی کوردستانیش بە ترسناکترین قۆناغدا گوزەر دەکات. بەو پێی تا دێت ژمارەی توشبووان زیاتر دەبێت بە ڤایرۆسەکە، بێ ئەوەی تا ئێستا سەرچاوەی توشبووانی نەخۆشەکان بە ڤایرۆسەکە دۆزرابێتەوە. بۆیە ئەوەی لای هاوڵاتیان گرنگە لە تێپەڕاندنی ئەم قۆناغە مەترسیدارەدا تەنها و تەنها جێبەجێکردنی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان و تاک پارێزیە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.